بسم الله الرحمن الرحیم. من عبدالله طیب معروف پزیشکی سپۆڕی بێهۆشکاری و چاودێری چڕ لە نەخۆشخانەی میهرەبانی کارەکەم. ئەوەی ئەمڕۆ کردومانە جۆرێکی تایبەتە لە بەنج کە پێڵێن سیگمنتال ئەنەستیزیا، واتە تەنها یەک فەقەرە دوو فەقەرە بەنج ئەبێ بەهۆی لە ڕێگەی بەنجی نیوەییەوە بە تایبەتی بوو نەخۆشانەی کە نەخۆشی درێژخایەن و عەجزی دڵیان هەیە، یان نەخۆشی سنگیان هەیە، یان کۆمەڵێک نەخۆشی تر هەیە کە تەئسیر لە ئەندامە حەیەویەکانی لێشی ئینسانەکە. ئەم نەخۆشی کە ئێستا جەنابتان دەیبینن چەندین ساڵە خوێن بەربوونی هەیە لە ڕێگەی میزەوە لەبەرەوەی بارستەیەکی هەیە لە میزەڵانیا کە بە هیچ شێوەیە نەیەتوانی بەنجی عام یا بەنجی نیوەیی تەواو وەرگرێ. ئێمە هەڵساین بەکردنی بەنجی سیگمنتال ئەنەستیزیا، سپاینال ئەنەستیزیا، والحەمدلله نەخۆشەکە ئێستا ئاگای لە خۆیە قاچیشە جوڵێنێ و سپاس بەخوا زۆر باشە و هیچ ئازارێکی نییە و سپاس بەخوای گەورە لە میهرەبانی هەڵمانیاوە جوانترین و باشترین و بەزبووترین ئیش پێشکەشکەین ئینشەڵا بە نەخۆشەکانمان هێوامان سەلامەتیە بۆ هەموو لایە. بناوی خوای گەورە، من دکتۆر زبێر محەممەد ئاغا پسپۆری نەشتەرگەری میزەڕۆ لە نەخۆشخانەی میهرەبانی ڕۆژانە نەخۆش ئەبینین و ئەگەر پێویست بوو نەشتەرگەری لە هەمان نەخۆشخانە بۆی ئەنجامەدەین. ئێستا نەخۆشێکمان لەبەردەستە لە 2015ەوە خوێن ئەبینی لە ڕێگای میزەوە، واتە گرەی هەبووە، بەڵام بەهۆی هەر هۆکارێک لە هۆکارەکان خۆی دواخستووە لە نەشتەرگەری. لە ئاخر جار ئەو چەند مانگێکی کۆتایی چەندێک پسپۆرێکی کردووە لەبەر ئەوەی ڕێژەی دڵی زۆر زەعیفە بەنجیان پێ نەداوە و گری دەرکەوت کە گرەیەکی زۆر گەورەی هەیە، نزیکەی 5 سانتیم لە میزڵدان. جاری وهەیە چارەسەری ئەو گرێ زۆر زەحمەتە بێ، لەوانێ بە قۆناغ بۆی بکرێ، بەڵام سوپاس بۆ خوای گەورە لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی بە هاوکاری تیمی نەشتەرگەری و بەڕێز دکتۆر عەبدوڵڵا کە توانی و بەنجی پێ بدە و ئێمەش ئینشاڵڵا ئێستا گرەیەکەی بە کاملی بۆ هەڵەگرین و ئینشاڵڵا نەشتەرگەریەکە سەرکەوتوو ئەبێت. زۆر سوپاس بە هەموو لایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.